بۆ جاری حوتەم پرۆژەکە بەرهەمی شەونوخوونی و کارکردنی چەندین مانجی خۆی چنیەوە و بەرهەمەکەی لەبەرکردن و حفظکردنی 100 فەرمودەی پێغەمبەری ئیسلام بوو، درودی خوای لەسەر بێت. پرۆژەی بەهای فەرموودە قۆناغی حوتەمی تایبەت بوو بە خانمان کە تیایدا زیاتر لە 25,000 خانم بەشداریان تیادا کرد و تاقیکردنەوەکان زیاتر لە 150 شوێن و ناوەندی جیا لە سەرانسەری هەرێمی کوردستان و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم ئەنجام درا. بەڕێوەبەری گشتی پرۆژەکەش باز لەوە دەکات ئەم قۆناغە جیا لە قۆناغەکانی تر سەرکەوتنێکی بەرچاوی بەدەستهێناوە. سپاس بۆ خوای پەروەردگار دوای هەوڵ و ماندووبوون لە 2 مانگ هەم لەلایەن بەڕێوەبەرە بەڕێزەکان و هەم لەلایەن بەشداربووانەوە تاکردنەوەی پرۆژەی بەهای فەرموودە لە قۆناغی حوتەم ئەنجام درا. چاوەڕوان دەکرێت نزیکەی 25,000 بەشدار بوو لەمڕۆدا ئامادە بووبن لە هۆڵەکانی تاکردنەوە. ژمارە ئەو هۆڵانێکەوە تاکردنەوەی تێدا ئەنجام درایە تقریباً بە نزیکەی 150 هۆڵ دەبێتن. هۆڵەکانیش ئامادەکاریان لە بۆ کرایە لە ڕووی فێنکەرەوە و بەتایبەتی لە ئێستادا کاتجەوەکەی زۆر گەرمە. خانمانی بەشداربووی پرۆژەی بەهای فەرموودە لە سنووری پارێزگاکانی هەولێر و دوهۆک و سلێمانی و هەڵەبجە و کەرکووک دڵگەرمانە بە پیری فەرموودەکانی سەروەرمانەوە هاتوون و بەشداریکردنیان دڵخۆشی و نور و ڕۆشنایی لەسەر ڕوخساریان نەخشاندووە. بەڕاستی زۆرم حەز دەکرد کاتێک لە تەلەڤیزۆن کلامی بۆ کرد کەوا فەرموودە هەیە زۆر تامەزرۆ بووم بۆ ئەوەی هەم سوودێکی لێ ببینم و هەم بزانم تا چەند لە فەرموودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم شارەزامە هەر ئەوەش وای کردکەوە بەشداری تێدا بکەم. خۆم کە ئافرەتم سوودێکی زۆرم لێبینی هەم دەبی کاری پێ بکەین و بەڕاستی زۆر پێم باش بوو کە تایبەت بوو بە خانمان و بۆ هەموو تەمەنێکەوە دەگونجا. سپاس بە خودێک وەک بەشداربووەک دوی پرۆژەیدا مەرەمە من ئەو بۆ ئەستش بەرکەم ڕاستێکی خێراک وەگەدا کۆمازمە سپاس بە خودێک و ئەفڕۆژە ڕستقەیماکیری و داخوازە ساگوێنە بۆ هەمیاژی دخوازم ئینشاءالله. پێغەمبەرێمە سڵاو سەبن گەلێک زانین یا بۆ مەبەڵاف کردی لە سەراسەری دنیای هەمیە و ئەمەتە محەممەدینە سڵاو سەبن بێتن ئەم پتر زانینە سەر پێغەمبەری خوب زانین پتر ئاخۆبنێت توی بزانین کە چاوە بوومە ژیان بۆ مەرێک خستیە بەلێ دووەکی گەچێکمە پشتیە فەرموودە خوێندین گەلێک بزانین بۆ من هاتن یعنی ئەوریت منازانی ژی مزانین دیوش بەرکردن خۆ. بەڵێ من 4 قۆناغ بەشداریم کردووە الحەمدولیلا زۆر سپاسی ستای بەعنی بەهای فەرموودەش دەکەم لەبەرەوەی ئاشنامانەکەم بە فەرموودەکانی پێغەمبەرگیان صلی الله علیه وسلم پرسیارەکان وازح و ڕۆنن هەروەها هەمە جۆریشن هیچ ئایبیتیانیە و اینجا ئەم قۆناغا زۆر باشیش بوو بەڕاستی تابەت بە ئافرەتان بوو ئاشنای کردین بە فەرموودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە تێدا بەتەواتی لە ئیسلامە حەقی ئافرەت دراوە. وڵا زۆر وازەحە چکە لە بەشی سەرەوە خۆیان ئاماژان پێیەوە ئیتر لەخوا بەزیاوەکە پرسیارەکان ئاسان بوو بۆ ئێمە و ئینشەڵڵا هەمویان دەرەجەی باشێن و ئەگەن بۆی کە خۆیانیانەوە. وڵا کەم نا زۆر باشە بەس تۆزێ عەرەبیەکەی ئەگەر تۆ خۆ عەرەبی زۆر باش بێەوە گومانیتیان نییە کە بە جوانی جابێت و کوردیەکەی ئەزانی بە زۆربەی کات عەرەبەکەینە وڵا زۆر باشە. سوودی زۆری هەیە ئەم پرۆژەیە وەک باس لە کاتەکانی زووەکە چۆن هەڵسوکۆتیان لەگەڵ ئافرەتانە کردو و باسی لە ڕێزگرتنی پێغەمبەرەکە صلی الله علیه وسلم کە چۆن ڕێزی لە خانەوادی خۆی گرتووە و باس دەکا کە ڕێزی نەک لە خێزانی خۆی ڕێزی لە هەموو خانەوادەی هاوسەری خۆی گرتووە. وڵا سوودێکی زۆر گرنگی هەیە کە بە ئەزانین چۆن پێشتر ڕەفتار کراوە لەگەڵ ئافرەتانە و ئێسش چۆن ڕەفتارەکرێ. یعنی شتێ زۆر خۆش بوو بەلامەوە تەجروبەیەک شت شانازی پێەکەم زۆر مەمنونم خوا ئەجر هەموو لایەک بنووسێ و زۆر پێخۆشحاڵم کە ئەم دیمەنە جوانم بینی لە ئافرەتانی ئەوە دیارەدات کە ماڵانی موسڵمانان ژنانی موسڵمانان جارێ لەسەر سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەژێت و دنیا بەخێرە ئینشاء الله هەرچەنێ دەرەوە ئەبینین فەساد و شتی هەیە بەڵام ماڵەکانمان هەمووی بە ماڵانی موسڵمانە الحەمدولیلا. پرۆژەی بەهای فەرموودە پرۆژەیەکی سەرتاسەری تایبەتە بە بواری فەرموودەکانی پێشەوای مرۆڤایەتی و تاکو ئێستا 7 قۆناغی بە سەرکەوتووی کۆتایی پێهێناوە و هەزاران کەس بەهۆیەوە توانی ویانە سەدان فەرموودەی پێغەمبەری پێشەوە درودی خوای لەسەر بێت لەبەر بکەن و بیکەنە چرای ڕێی ڕۆشنکردنەوەی ژیانیان و
بەرزەڕێی سەرفرازی دواڕۆژ. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام.